تلك مەلای گەڕک حزبیە و بەدەماخە سنێڵفشوو ڕیشتا سولوس سەری کامل بۆ یاخە هەتا بڵێ قۆشمەچیە و بە قسە و قەرەچەناخە بەڵام ئەوەی جێداخە کە شەڕی بەردەوامی لەگەڵ گەنجی مزگەوتە بەرامبەریان ئەڵێ شاڵاوی گڕە و ڕوو لە نەوتە ئەڵێ جێلن نەفامن يعني ئێمەمانان جێل و نەفامەکە جێلن نەفامن خەباتی کوردایەتی لائیکیزم پەرلەمان و هاوکاری ئەمریکایی سوودی خانوو بۆ سوکنا شەرابێ بۆ سوکنایی هەمووی لایەن حرامە پێیان وایە ئەی ڕەقیب ئەو سرودە پیرۆزە دژی ئاینی خوایە ئەمە لایە وەک کادری کوردایەتی پێی وایە ئەمانە خۆیان هەرزەبیرین تیرۆریستن دەستورە لێ تەکفیرین جێل و هێڕ و نەفامن لە سیاسەت دەزانن وەچی تریش دوژمنێکی ناواخنی ئیسلامن ڕۆژی هەینی یەکەم وتار زانین و دید و زەینی بەدەنگەوە خستەکان بەشان و باهوی سەرۆکە هاتە خوار ئەوی وتاری دوای تەعینی تەوەری جەنجەڕی بوو ئەم جارەشیان بوو بە ئەرکی دینی کەف لە هەردوو لالغاوەی پەڕی بوو لە حەوت گەڕک خەڵکی گوێیان لە شەیپوری شەڕی بوو ملکەچی فەرزە وەک نوێژ بۆ ئەوانەی لە حکومەتی کوردیدا کار بەدەستن فەرمانیان وا وەرگرن عیبادەتە و خوای خۆتانە پەرستن هیچ گوێ نەدەن بەو هەرزانەی نەفام بێهۆش و هەستن بۆ خەڵکینە لەوەی فەرمانی خوددان دیارە دین و سیاست زۆر لێک جودان مادام شرکیش نەماوە واتای جیهاد و کوفر و کافر بێمەبەست هیدی شەڕە تیرۆرە مەلاش دەبێ بە جۆرێ خۆ هەڕاڵکە بۆ سمکۆڵی خۆناڵکە بۆ ئالیک و ئاخوڕێ وا تێخوڕێ لەگەڵ ئیتیحاد العولەما و ئەوقافە ئەبێ بسازێ بە کوفری کوردایەتیشی بنازێ تا بە هەموو ئاوازێ جیهاد زیندە بە چاڵکە سوختە و فەقێ لە لای حکومەتی هەرێم چاوشۆڕە فێرە سواڵکە بۆ دۆلاری سوحتیشی خوێنی خواناسانی مەحروم حەڵالکە